لە کۆنەوە هاوڵاتیان لە کۆتایی وەرزی هاوین و سەرەتای وەرزی پاییزدا دەست دەکەن بە ئامادەکاری بۆ دابینکردنی ساوەر بڕوێش و گەنمە کوتاو کە تا ئێستاش ئەو کولتورە لە گوندەکان ماوە. بۆ دابینکردنی زەخیرەی زستان لە هەمووی گرنگتر ساوەرە کە بە چەند قۆناغێک ئامادە دەکرێت. سەرەتا هاوڵاتیان جۆرێکی باشی گەنم ئامادە دەکەن، پاشان مەنجەڵێکی گەورە کە پێی دەگوترێت مەنجەڵی دان و نزیکەی 100 کیلۆگرام گەنم دەگرێت و لەسەر چەند بەردێکی گەورەدا دەنرێت. اینجا ئاوی تێدەکرێت و پاشان گەنمەکەی تێدەکرێت و ئاگر لەژێر مەنجەڵەکە دەکرێتەوە تا ئەو کاتەی ئاوی ناو مەنجەڵەکە بڵغ دەدات و گەنمەکە نەرم دەبێت. اینجا بە سەتڵ و سەبەتا گەنمی نێو مەنجەڵەکە دەگوازنەوە بۆ شوێنێکی تەخت و لەوێ هەڵی دەخەن. دوای وشک بوونەوەشی گەنمەکە کۆ دەکەنەوە و دواتر دەیبەنە ئاش و لەوێ دەیکەن بە ساوەر. سەردەمی کۆن ئەم ساوەرە زۆر بە دەردەسەری کراوە، یعنی هەر لە چەندینەوە ئافرەت لەگەڵ بۆ هەتا هاتوێتەوە ماڵێ. ئەجا بڵێن ئەمە کوڵاوە و کوتراوە و هەمووی بەرزەلامی کراوە بە ئافرەت و بەرزەلامی. بڵێن ساوەری لێ دروست دەکرێت، داندۆکی لێ دروست دەکرێت، ترخێنی لێ دروست دەکرێت، هەروە بێتەوە گەنمە کوتاو هەموو شتەکە. وەڵای سەردەمی کۆن بیرە خاتەوە خۆشە، بە سەردەمی کۆن بە هەرەوەز دەکوترا، بە هەرەوەز لێ دەکرا بە دەستاڕی، هەر شەو ئیماڵێک لێ دەکرا، خۆش بوو. لە گوندی عەلیاوای سەر بە ناحیەی شەمامکی سەر بە قەزای ناوەندی هەولێر بەشێک لە دانیشتوانەکەی خەریکی گەنم کوڵاندنن. یوسف محەممەد عەلی خەڵکی گوندی عەلیاوایە و ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی پاییزدا دەچێتەوە گوندەکەی و لەگەڵ کەسوکارەکەی خەریکی گەنم کوڵاندن دەبێت و دواتر بەشێکی گەنمەکە لە بازار دەفرۆشێت و ئەو باز لەوە دەکات کە بە درێژایی ئەو دوو مانگەی کە لە گوندەکەیان دەمێننەوە بڕی 50 تەن گەنم دەکڵێنن. لێرخواانە سارانە لەگەڵ مندارەکانی خۆمان برین دێین لە مانجی 5 هێوە هەتا 6 و 7 ئەوە لێرە دێن ساوەری دەکورێنی، سبەینان زوو دوو مەنجەران دەکورێنی، ڕووی دەکەین و پەتی دەکەین تێکی وەرەدەین، نێڕوانە سعادیەک وشی زارن هەرستینەوە دوو مەنجەری کەش بە سەدەنی دەکورێنی، ڕۆژە دەکات 4 مەنجەر، هەر مەنجەری 250 کیلۆ، دوو مەنجەر 500 کیلۆیە دەیکورێن و پەتی دەکەین دەبی هەر ئەو ڕۆژی هەریش گرینەوە کە سبێنە ڕووی دەکەین لە عەسر هیچ کە بیتن دنیا گەرمە. ئەمە ئەو ساواری لێرە دەیکورێن لە لێرە دەیفرۆشین ساواری کوردی خۆمالیە ڕۆژێ بە ڕۆژێشە. ئەوە نیە برێ کەون دەبی یان 3-4 مانگ لە ناو لایلۆنیە هیمە ئەوە نیە. گەنم چەند جۆرێکی هەیە وەک مەکسیباک، زەردکە، سپیکە، ڕەزا و قەندەهاری، بەهارە، ڕەشگوڵ و سمیتۆ و چەند جۆرێکی دیکە. بەڵام ئەوەی دانیشتوانی ئەم گوندە دەیکوڵێنن بۆ ئەوەی بیکەنە ساوەر جۆری سمیتۆیە و ڕۆژانە 4 مەنجەڵ دەکوڵێنن کە هەر مەنجەڵێک زیاتر لە 100 کیلۆ گەنم دەگرێت. دوای ئەوەی گەنمەکە دەکوڵێنرێ و وشک دەبێتەوە لە ناو گونیەی گەورە دەکرێت و دەکوترێت و دەیهێننەوە شار، پاشان دەیبەنە ئاش و لە ڕێگەی هاڕینەوە دەیکەن بە ساوەر، پیرخەنی، بڕوێش و گەنمە کوتاو.